سەید قاسم یەکێکە لە کەسایەتیە کوردەکانی قەزای خوڕماتووی پارێزگای سەلاحەدین دوای 16 ئۆکتۆبەر کاتێک گەڕاوەتەوە بۆ خوڕماتوو دیمەنی سووتاندن و تەقاندنەوەی خانووەکەی تووشی شۆکی کردووە چونکە وەک خۆی دەڵێت کێشەی لەگەڵ هیچ لایەک و بەتایبەت هێزە شیعیەکاندا نەبووە. ئەم دۆخانەکەی منە تەنها يعني خلق تاع شوي تنها مشكله خلق تاع حبيبي مشكله خلق تاع كذا يعني خوم يجدوا خلوات ازاني سي قاسم كي هل بمثل كل الخير بو خلق بس مع الاسف يعني ديار مو مسؤوله كان دوس خلوات بس من ويليات اما ناين قال لك الرموزي لما منطقه بمينيا قال لك انا اول خوان ديوخان بيخوان هين بيلم شارع المينيا بس ما عكس اوانش اقرين شو بو شارع خمان نەسرین ڕەشیدی هاوسەری سەید قاسم کە جلێکی ڕەشی پۆشی بوو کە پۆشنی جلی ڕەش لە کوردەواریدا ئاماژەیە بۆ غەمباری و تازیەباری لە دەستدانی کوڕەکەی خەمی لە دەستچوونی ماڵەکەی لەبیر بردوبوویەوە. بەس هەزار ماڵەکەم ڕۆی من هیچ سەر کوڕەکەم ناگرێ لەبەرەوەی کوڕەکەم تازە تەخەڕوجی کردووی 10 ڕۆژبی لە بەغات و 4 ساڵ لە بەغا 3 مانگ جارێکە هاتەوە بۆ دووس یعنی هیچ علاقەیەکی نەیوە هیچ شتێکەوە. ئەو 10 ڕۆژە کە هاتەوە 5 ڕۆژی لە هەولێر بوو 5 ڕۆژەکەی تری لێرە بوو ئەو 5 ڕۆژە بەیانی سەعات 6 کە شەو تەقەکان بۆ هەڵسام لەبەر دەرگا وەستا بوو خۆم ڕۆیم وتم وەرە عەبدەڵا وەرە ژوورەوە کە وتم وەرە ژوورە و دەستی ناوە سێنیا و نیشتە عەرزەکە بەس هاژەی شتێکم بیست کە هات بۆی یەک گولەیەک بیدای لە سێنی و تەواوی. بەپێی ئامارێکی قایمقامێتی خوڕماتوو کە دەست دەنگی ئەمریکا کەوتووە لە دوای 16 ئۆکتۆبەر 76 ماڵی کورد لەلایەن هێزە شیعەکانەوە تەقێنراونەتەوە و 220 ماڵی تریش سووتێنراون هەروەها لەسەر زۆربەی خانووی ماڵە کوردەکانیش نووسراوە بەیت تورکمانی. دیارە ئەو نووسراوانە و دەستەواژوانی کرد لەسەر خانووی ماڵە کوردەکان لە دوای 16 ئۆکتۆبەر نووسراوە بەیت تورکمانی ئەو بەیت شیعی تەنها بۆ پاراستنی خانەکانە بۆی نەتەقێرێتەوە یاخود نەسووتێنرێت هەندێکیان کە سوکار و خزمی خۆیان یاخود خزمیان هەیە لە تورکمان ژن و ژنخوازیان هەیە نووسیانە بۆ ئەوەی خانووەکان نەتەقێرێتەوە بەڵام هەندێکی هەیە خۆی لە ترسا نووسیەتی. دانیشتوانە کوردەکەی قەزای خوڕماتوو کە زەرمەندترین خەڵکن لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و هەمویان ئاوارە بوون لە ئێستادا نزیکەی 60% بۆ قەزاکە گەڕاونەتەوە دوای ئەوەی کە حکوومەتی عێراق هێزی تایبەتی بۆ قەزاکە ناردوو بەهێز ئاسایش و ئارامی بۆ قەزاکە گێڕایەوە. وهذا كان توجيه من السيد. ڕێنماییمان لەلایەن وەزیری ناوخۆ فەرماندەی پرۆسە سەربازیەکان و فەرماندەی وەڵامدانەوەی خێرا و پارێزگاری سەلاحەدینەوە بۆ هاتووە کە گەڕانەوەی براکوردەکان تەنها پێویستی بە کارتی نیشتەجێبوون و پشتگیری موختار هەیە دەرگا کراوەیە بۆ گەڕانەوەیان بەڵام هەندێک لەمپەر هەیە لە بەردەم گەڕانەوەیاندا هەندێکیان منداڵەکانیان گواستوتەوە و لە جێگەی دیکە خستویانەتە بەردەم خوێندن یان لە شوێنی تر بەرژەوەندیان هەیە. قەزای خوڕماتوو تاکە قەزایە کە زۆرترین کێشەی لە نێوان کورد و تورکمانی شیعە تێیدا ڕوویداوە و تا ئێستا شوێنەواری ئەو کێشانە بەسەر قەزاکەوە دیارن کەسایەتیەکانی هەردوو لاش پێیان وایە هێورکردنەوەی دۆخەکە پێویستی بە ئاشتەوایی کۆمەڵایەتی هەیە. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.